هاوڕێیان چۆنن؟ حەزم لێ بوو لەم ڤیدیۆ زۆر کورتە باسی شتێکتان بۆ بکەم. پێش ماوەیەک پەیوەندیم بە ڕاوێژکارێکەوە کرد لە شاری ڤانکوڤەر. هەندێک پرسیارم لێ هەبوو لەسەر کۆچکردن بۆ کەنەدا. لەگەڵ ئەوش پرسیارێکی گشتیم لێ کردوتم بۆچی خەڵکی عێراق زۆر ڤیزەکانیان زۆر ڕەفز وەرەگرن، یعنی بۆچی ڕەفز زۆرەیان بە خەڵکی عێراق، بە تایبەتی ڤیزەی خوێندن و ڤیزەی گەشتیاری. وتی سەرەتا پێش هەموو شتێک تەنها خەڵکی عێراق نییە، وڵاتەکانی تریش زۆربیان هەیە زۆر ڕەفز وەرەگرن. بەڵام وتی یەکێک لە هۆکارەکان ئەوەیە ئێستا AI بەکارێت لە قونسڵخانە، ینی Artificial Intelligence. وتی کە تۆ ئەپلیکیشنەکەت ئەنێریوە ئەزانی ئۆفیسەرێکە دانیشە سەیریەکە، وتی لە 80% ئەپلیکیشنەکان ئۆفیسەر نییە، بەڵکو بە کۆمپیوتەرە جەنەرەیت ئەکرێ، ینی کۆمپیوتەر جەنەرەیتد ریزەڵتی پێڵێن، ینی ئەنجامەکە کۆمپیوتەر بڕیاری لەسەر پێت بڵێ یان نەخێروتی بینیوتە زۆر جار ئەبینی هەموو شتەکانت تەواوە بەڵام هەر ڕەفز وەرەگری. وتیەوە تەنها بۆ خەڵکی عێراق نییە، بۆ زۆر وڵاتی تریشە. هەندێک جار ئەبینی کەم و کورتیش هەیە بەڵام خەڵک هەیە ڤیزە وەرەگرێ، هەیە ڤیزەی 5-6 ساڵ وەرەگرێ، هەیە ڤیزەی قوتابی وەرەگرێ. وتی بۆیە هەمووی زۆربەی زۆری Artificial Intelligence، ینی بە کۆمپیوتەر. وتی ئەگەر سەیری وەڵامەکانیش بکەیت، وەڵامەکانیش هەمووی یەک شتە، ئێمە باوەڕمانیە کە تۆ گەڕێیتەوە وڵاتەکەی خۆت. وتی بۆ هەندێک کەس ئەو شتیان دانەوە کە هیچ ینی چۆنەڵی معقول نییە، بۆ هەندێک کەس ئەو وەڵامەیان ناردووە. وتی اینجا ئەمە بۆتە هۆیەوەی کە خەڵکی زۆر ڕەفز زۆر بگرێ، بەڵام ئێمەوە ئەزانین شتێک خەتای ئێمەیە یان خەتای وڵاتەکەی لە وڵاتەی لێوەی هاتوین، یان هەر هۆکارێکی تر بێتە هۆی ڕەفزی ڤیزەکەمان. تر منی شوتم ئەی باشە چی بکەن خەڵک، ینی وتی باشترین شت ئەوەیە کە ئەو کە ئەپلیکیشنەکەت ئەکەیتەوە ئەو شتانەی داوای ئەکا بە جوانی داینەی، نە زۆر شتدانی کە هیچ پەیوەندی بە ئەپلیکیشنەکەتەوە نەبێت، کە ئەزانم زۆر کەس شتی ساختەدا ئەنێوتی ئەوانە هیچ سیر ناکرێت، تەنها ئەوەی کە خۆی داوای لێت کردووە تەنها ئەوانە، بۆ نمونە بەڵگەنامەی مەسەن حیسابی بانقیە، پاسپۆرتە، سەپۆرتی ئیشە، ینی پشتگیری کارە و ئەو شتانە. وتی بەڵام ئەوە حەقیقەتێکە، ینی هەندێک جار بەڕاستی خۆت و بەختت لەبەرەوەی نازانی ئایا ئەم شتە سەرەگرێتیانە. بۆیە هەر حەزم لێ بوو لەگەڵتان باسی بکەم کە بۆ زۆر خەڵک زۆر جارەڵێ من هەموو شتێکم تەوا بەڵام هەر ڤیزەکەم ڕەفزیێتەوە. هۆکارەکەی ئەوە بوو. جا پرسیارەکان شتانم بۆ بنووسن لە کومنت. خواتان لەگەڵ.